کەشێکی ئەرێنی بوو دناوبەرە هەردوو ئەنجومەنێن وەزاری و ئابووریە حکوومەتە هەرێمە کوردستانی و عێراقی و سەرۆک وەزیران مەسرور بارزانی ڕەشکاویانە جددیانە گوتیە vêşanda ji Bexdayê hatî nabîtin her heyv hîn موچە و bi taybetî موچەی فەرمانبەرên هەرێما کوردستانê têkelî kêşeyên siyasî bikin divêtin her heyv bê kêşe ev mêçe موچە bihête hinartin hev awayê موچەxurên xarûnava rasta Iraqê موچەxurên herêma Kurdistanê موچeyê xwe werbigirin û gelek rastparde hatîne amadekirin li encûmenê wezîrên Iraqê biryar dê li ser hête dan û pêşinyar hatiye kirin kombûn li ser astên bilind bû gelek pirsêndî bihêne encam dan ji wan meseleya gomrkiya her wiha derwazeyên sinûriye ji bilî wê yekê meseleya petrolê ek û biryara وەزیرێ پەترۆڵا عێراقê jî seredana herêma Kurdistanê biket destpêka heftiya dahatî anku keşek hatiye ara keşekê erênî ji bo çareserkirina hemî kêşeyan yek bi yek aya mumkin e ev kêşe hemî bihêne çareserkirin û divêt bi taybetî hikûmeta herêma Kurdistanê her heyvê di dema derêxistina van hêcetan da çi helwîstek hebîtin beramber ji Diktor Mihemed Elî şîrovekarê aborî û şarezayê darayî dipirsim li stûdiyê mêvanê me ye. Diktor Mihemed tu bi xêr hatiye Kurdistanê. Zor spas. Carê ew şande li ser dawakarî hikûmetê Herêmî Kurdistan hatûne te Bexda û du rûj lêre bûn legel serok wezîran û şandeke hemûyan guftûgan li ser hemû pirsek kira. Yani wa de gotirêke keşeke erênî ye belam çawarwan de kirê em pirsaneyê hemû be kôbûnî yek du rojî çareser bikire? بێگومان نا بەڵام بەدە هەردەستپێکردنەکەی بە خۆی هەنگاوی یەکەم ئەو هەنگاوێکی زۆر پیرۆزە لەبەرەوەی ئەو دەرگای داخرا بوو کە بەغدا بێت بەغدا کە ئەو حرەکە دیپلۆماسیان لەلایەن سەرۆکی حکوومەتەوە کرا بەرامبەر بە بەغدا وای کرد بەغداش بزانێت پێ بە هەڵەکانی دابگری و بێتن لە سەردانێک لە واقع و کارەکانی خۆی ببینی و هەڵوێستی مەش بەرامبەر بە کارەکانی بە تایبەتی وەزارەتی دارایی ڕوونتر و ئاشکراتر بکرێتن ئەو شاندەی کە هاتمو لە بەغدایە دیار بوو شاندێکی زیاتر تەکنیکی دارایی و پارەیی بوون بەڵام لەگەرویش هاتنی وەزیری خارجیە عێراقی ئەوش بەڵگەیەکی دیکە هەردێک لەگەر خۆی کە وڵاتانی زرهێزیش یا وڵاتانی هاوپەیمانیش تا بەشێکدا لەناو ئەو کۆبنەوانەوە وجودیان هەیە و کاریش بەوەی دەکەن تێگەیشتن و پێگەیشتنێک هەبێتن لەلایەن هەردوو حکوومەتەوە حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی بەغدا. دکتۆر محەممەد ینی سەرۆک وەزیران مەسرۆر بارزانی لەو کۆبوونەوە دۆ ڕۆژیەدا کە ئامادە بوو بە ڕاشکاوی و بە جددیانە بە شاندەکەی عێراقی وتووە نابێتن هەموو مانگێک کێشە بوو نردنی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان دروست بکرێتن یعنی دیارە کە تەماشای دەکەی هەموو مانگێ داتا دەنێنرێ لیستی جیاواز دەنێنرێ یانیش ئەوانی ڕەت دەکەنەوە بەشێکی موچە دەنێرن بەشێکی دیکە نانێرن یعنی چ لەمە تێدەگەی ینی مەسەلە بەڕاستیش تەکنیکیە یانیش سیاسیە من لە پێشتش باسم کردە لە شاشەی من پێم وایە حکوومەتی بەغدا یاری بودجەمان پێدەکە بە موچە بۆ ئێمە داوای بودجەکە نەکەین بە موچە خەریکیان کردینە بەرەوەی ئەگەر تاکید بە سبەی دوا ڕۆژ هەر موچەکەمان دەکەوتە سەرهێڵ و ئەو ئاستەنگانە هەبیتن زۆر لە هەردوو لای ئایا کەمە کورتی لێرە هەبووە یان ئەوان داوا دەکەن ئەمە پێشتر بە تەنسیق لەگەرمان نەکردینە پێناسیتن لەوە زیاتر مانگەک دوومانجی دیکە ئەو گرفتانە ببینێ بەڵام پاشوی تاکید بە ملەتیش و حکوومەتیش داوای بودجێ خۆی دەکە کە ئێستا ماگانە زیاتر لە 420 میلیۆن دلار ئەمە لە دەست دەدەین بۆی ئەمەیان خەریکی ئەو شێوازە معاملەیە خراپە کردێ بە ناوی موچە بۆیە دەبی سەرۆک حکوومەت بۆ خۆی جەنابی دەزانیتن ئەوان چیاریەکمان لەگەر دەکەن بۆی دەوێ ئەو یاریە ئەو شەوتەتەوابی حتە شەوتی دووەم دەست پێ بکەین کە زانیاریمان پێگەیشتووە لە کۆبوونەوەکاندا بەرامبەر قسەکانی جەنابیان و بەرامبەر قسەکانی شاندەکە یعنی شاندی عێراقی هیچ قسەیەکی نەبووە زۆر کڕ و بێدەنگ بوونە کەوایە بچی هەموو مانگی ئەم کێشانە لە بوو نردنی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان دروست دەکرێت من بە جەنابەتم گوت ئەو یاریمان لەگە دەکەن یاری موچەمان بودجەمان لەگە دەکەن لە موچە تا لە بیرکەین نەک لە بیرکەین تا داوای نەکەین ئێستامە بڵێم کاح مافی ما لە بودجەی کە سەتا ئەو بەرەژە 12.68 دەمەدانرات تۆ مەبلەغە چکەمم لە بۆ دەنێری بێدەنگ بم تێدا ناکرێت بەڵام وە دەکەن یاری وە دەکەن تا دەگەینە انتخاباتی داهاتوو ئەمە ڕازی بین بۆ مەبلەغی بەڵام مەبلەغەکە دیکەی ما دەبی حکوومەت لە ئێستەوە بزانێ
يعني ئێستا من پێم باشە جەنابی سەرۆکی حکوومەت وەک قرز لە سەریان فەرزکە لێوانە قرز دەڵاتەمایتەوە بەرەوەی ئەوانە چەند مانگەکە لەسەر بە قسەی بەغدا کە دەرێ 34,000 فەرمانبەر دامەزرانە مافێکی حکوومەتە فەرمانبەر دامەزرێنی ئایا لە بڕیارەکە محکەمەی اتحادی نەهاتیە بێتن ئەوەی هەیە هەر ئەوەندەیە دەرێت دەبی تەوتین بکرێت کەلیمەی تەوتین کەواتە تۆ تەقاعدت دەبی تۆ وەفاتت دەبی تۆ نەقلت دەبی تۆ دامەزراندنت دەبی بەڵام حکوومەتی بەغدا بەداخەوە بەناوی 34,000 کەسەی ڕێگەری گرت کە پارەکان هەموو بنێری ئەگە نیەتی باش بەیە تەنها ئەو 34 دەکردە فایلێک لەسەر فایلەکەی ڕای دەگرت موچەکانی دیکەی دەنارد بەڵام نەخێوە ناکاتن من پێم وایە سیاسەتی حکوومەتی هەرێم بەرامبەروان تا ئەو حەدی ئێستا تێدا سیاسەتەکی لە ڕووی ئەخلاقیەوە ئەوان هەستیان پێ نەکردیە ئەوان زمانە چی دیکەیان دەوێت قسەیان لەگەڵ بکرێتن زمانە تون تویژیان دەوێت بەڵام ئێمە و زمانەمان لەگەریان بەکار نەهیناوە بەڵام کە زمانە توندی دیکە سیاسی هاتە سەرخەت لەگەریان خۆیان و جانتەکانیان هاتنە هەولێر من بەداخەوە لە وەزارەتی دارایی هەندێک درێغی دەبینم وەک کارکردنە وەزارەتی دارایی کە بۆ شێوازێکە کار دەکرێت لە هەردوو حکوومەتی هەرێم بەڵێ لە حکوومەتی هەرێم هەندێک کەندەکەی نەزانین چۆن سیستەمی کردنی شان نردر و شان هاتن پێم وایە ئاستەمە لە بۆ هەردوو لای چی بکرێ من پێم باشە هەر وەزارەتی داری بەشە چ لە بەغدای هەبی داوا لە وەزیرە بکرابایە چەند ژوورێک نا چەند جەناحەک دابیم کە لە بە حکوومەتی هەرێم مافی خۆمانە لەوێ وجودمان هەبیتن کە فەرمانبەر کە مستەشار کە جێگرەکان کە هەر شێوەک لە شێوەکان ڕۆژانە لە ژووری وەزیری بن نەک مانجێت جارێک دوجار بە شێوەک لە شێوەکان جانتایەک بچ ینی کێشەکە هەموو لە ژووری وەزیری دارایی عێراقا هەتا کێشەکان لەسەر مێزی وەزیری داراییە لە دەستی ئەقلیبی تێدانیا ئەو مجارە 100 تێدایە 100 لە بەرەوەی چێ وەزیرە لەوێن دەردانەوە مەمە دەزانانی حکوومەتی عێراقی حکوومەتە چی محاسەسەی نێودەولەتی و ئەقلیمیە ئەو خاتونۆشکە لەوێن دەرە من پێم وایە باش دەزانیتن ئەوەی دەیکاتن دەستەکی دەرەچی لە پشدا هەیە و دەستێکی پاڵپشتیشی تێدا هەیە سەپلەی بۆ لێ دەدەن کە ملەتی کورد لە دەست لە سەدەستیوی بۆ شێوازی ئەزیەت دەدرێت لە مافەکانی خۆی بەڵێ دکتۆر بەڵام ینی دیارە کە کەشێکی ئەرێنی هاتوتە ئاراوە بینی هەردوو شاندەکان و مەسەلەن لە هەردوو شاندەکانیش قسان بوو مەدیا کراوە کە ئەمە هەنگاوێکی زۆر گرنگ و باش بوو دەستپێکێکی خێرا لە بوو چارەسەرکردنی ئەم هەموو کێشانەی کە باسییان لێوە کردووە ینی بەڕای جەنابەت دەکرێت ئەمە ببیتە دەستپێکی خێر بوو چارەسەرکردنی ئەم هەموو کێشانەی بە تایبەتی ئەوانەی پەیوەستن بە مەسلەی بودجە و موچە و ڕاگررتنی پارە و نەهناردنی موچە مانگانە حەڵ بکرێ هاتون ئابلوقەدانی کورد لە ساینەوەیەکەوە دەست پێ کرێت لە ئەوڕۆنیە هەجارێ بە شێوازێک لە ساینەوەیەک حتا 2023 کورد لە دوسێ ئابلوقەی لەسەر بوو ئابلوقەی جیهانی و ئابلوقەی عێراقمان لەسەر هەبوو 2023 تا ماوەیەکی کورد هاتوچوی کورد لەو بەغدا ئابلوقەی لەسەر بوو کوردیان لە ڕێگا دەکوشت دوای لە 2013 تا ئێستا دیسان لەژێر ئابلوقە چینە ئابلوقەی دارایی و ئابووری و هەولیاندا سیاسیش بی بە شێوەک لە شێوەکان ئەمە دەبیدا من هەوڵ بدەین بەڵام ئەوەیە من دەبین بە سیاسە حەکیمانی جەنابی سەرۆکی حکوومەتیش ئەو بەستەڵەتی ئەو پەیوەندیە قەدیمەکە کە هەبوو لەگەڵ بەغدا لە ڕووی سیاسیەوە هێدی وە دەگاتە ئامانجی خۆی و ینی بابنێن بەرەکەی وا دەخۆی باشە دوو ینی سەرک بارزانیش لە کۆبوونەوە لە گەڵیان پێیان وتن کە نابیتن ئەنفال جینۆسایت ینی ئەو هەژمارە زۆرە قوربانیانەی کە هەرێمی کوردستان لە بوو خاتری ئەم وڵاتە و ئەو دەموکراسی و ئازادیان داوە نابێ لە چوارچەوەی موچە کەم بکرێتەوە ئەم بەڕاشکەوی بە شاندەکەی بەغداوتووە بەڕاستی ئەو مەنتاڵەتیەی ئێستا عێراق بەڕێوە دەبات جیاوازە لەو مەنتاڵەتیەی پێشی ساڵی 2023 تا بتوانرێ لەگە ئەمانە باسی دیموکراسی و ڕێکەوتن و باسی ئەو قوربانیانە بکرێ کە کوردستان گەلی کوردستان بەبێ جیاوازی ئول و نەتەوەکان لە بوو ئازادی و دەموکراسی و پێکەوە ژیانیان داوە نەخێر بە خاوتە بزانە ئەم هاتوچی جنوب دەکەم هاتوچوی دەکەم و خوێندنەوەکی زۆر باشم لە بۆ هەموو فسیۆلۆژی و ئایدۆلۆژیای هەم هاوڵاتیانی هەم سیاسەتمەدارەکانی بەغدا هەیە بەگشتی ئەوان حەز ناکەن هەولێر وا جوانە حەز ناکەن هەولێر وا پێشکەوتووە حەز ناکەن سلێمانی خصوصیاتە چ خۆی هەیە لە ڕوانگەی گەشت و گوزار حەز ناکەن دهۆک و
شارەکانی دیکەمان بۆ شێوە جوان کرێ ئەوان ڕێگریان لێ دەکرێت دەتانن بەغدا لە بەغدا و لە شارەکانی هەژدە شارەکانی کەشکە هەیە 15 شارەکەی دیکە عێراقی دەتانن ئەوەی بکەن بەڵام وڵاتانی دەورا پشتی عێراق پێیان خۆشنی عێراق نەجوانبی نە پێشکەوتوبی هەرێمی کوردستان ئەو قاعدەیە شکاند هەرێمی کوردستان بە پێشکەوت هەرێمی کوردستان ڕێگری ئەو ڕێگریەکانی خۆی هەمووی دارمالی ئەو هەرێمە جوانەی کە ئێستا تێدا هەیە هەم لە ڕووی فسیۆلۆژیەوە هاوڵاتێکی خاوێنی هەیە بەعام ملەتێکی چاوکراوە و زیندی و وڵات پارێز و وڵات خۆشەویستی هەیە هەم لە ڕووی بنیات و بنیاددانەوە پێشکەوتن عێراق لە هەرێمی کوردستان لە ڕووی بەغداوە دەقات خاوێنتر و جوانتر و ڕێکترا ئەوان ئەویان پێخۆش نییە بناشکەن لە بۆ وڵاتەکانی خۆیان ویان پارێزگارەکانی خۆیان دەیانەوێت ئێمە بینەوە مستەوای شارەکان هەوڵیش دەدەن هەوڵیشیاندایە و بەردەوامیش دەبن لەو هەوڵی بەڵام من پێم وایە و قیادە حەکیمێکی ئەمە هیتمان ڕێگری لەوەی دەکا و زۆریش بازماندا هەم هاوڵاتیان هەم حکوومەت بازماندا کە تا نەهێنێت بە پاشمان بێخن و بەردەوامیش دەبین بەردەوامیش دەبین ئەوەی لە کوردستان دەکرێ ینی هەموو جار سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستانیش ئەمە یوتووە پێشکەوتنی هەرێمی کوردستان پێشکەوتنی عێراق پاشکەوتنی هەرێمی کوردستان دیسان پەیوەستە بە عێراقەوە بۆچی ئەو بیرکردنەوە بەرامبەر هەرێمی کوردستان هەیە ئەگەرەکان چین ینی مەسەلاً ئەوان موچە نانێرن بودجە نانێرن ئەوەدانی بەردەوامە ڕۆژانە پرۆژەی استراتیژی لە لای جەنابی سەرۆک وەزیران لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان دەکرێتەوە بوچی ئەوان نایەن ئەزمون لە هەرێمی کوردستان وەربگرن جیاتی ئەوەی دژایەتی بکەن کەواتە من خراپم توژی خراپ بە بوو نایە وەکو من باشبی ناوێ هاوڵاتێکی ئەگەرەکان چین مەسەلاً ئایا مەسەلا ناوخۆیە یانیش یەقلیمیە بۆ نمونە چەند وڵاتێکی یەقلیمی دەورا پشتی خۆمان کاڵەکانیان لە عێراق ساغ دەکەنەوە تۆ ئەگەر هاوڵاتێکی ڕێکت هەبی هاوڵاتێکی عێراقی تەبی هاوڵاتێکی هەرێمی تەبی ئەوە بیل لە بەرهەمی نەتەوەی خۆی دەکاتەوە بۆ سنعفل عێراق و یان سنعفی ئەربیلی نابینم هەمووی سنعفیل ئیران و تورکیا و ئەمریکا و چاینەیە بۆ نمونە باز دەکەین ئەو وڵاتانی دیکە کە دەرا پشتیمانە چکاڵای پشتیخوان هەیە لە وڵاتی لەنا وڵاتی مە ساغی دەکەنەوە لە ڕووی ئابووری دوو ئەوانەی کە ئێستا عقوبەتیان لە ڕووی ئابووری و لە وڵاتان بێ نمونای ئیران کە عقوبەترا نابی دۆلاری بۆ بچی ئەو پارە دۆلارە بۆمە داهاتی دەدەی ئەوانەی کە ئیران لا دەسەڵاتیانی دانەیە ئەوانەی ئەو حکومڕانی دەکەن لە بەغداد کە زۆرینەیان پێیان دەدەن تەنسیقی و تابعیەکانی ئەو وڵاتەینە ئەوانش هەمیان بە هەم شێوەک لە شێوەکان دامی ئابووری ئیران زیاتر دەکەن لەوەی دامی ئابووری عێراق بکەن من نەگەرە شانەم دیت بە هەندێک پرسیارم لە خاتووەی دەکرد پرسیاری یەکەمین تۆ ڕۆژانە بای مانگانە بای ملیارە و 200,000 دلار داهاتی فرۆشتنەوەی نەوت و بنزینی هەیتت لە عێراق ئەو پارەی بۆ چێ دەچی ملیارە و 200 میلیۆن ڕۆژانە بای 25 میلیۆن دلار ئەتو غازی دەسووتێنی لە حەقلەکانی نەفتی دەچی بە 40 میلیۆن دلار ڕۆژانە نەفتی لە ئیران دەکڕیەوە بۆ دەیشتێنی داهاتەکانی فاو کە دوو حزب دەیخوا تاکەی ئەوانە دەیخۆن باشە کێشەکە چییە دکتۆر مەسەلاً ئەمانە بە هیچ شێوەیەک داوای لیستی چەکدارەکانی حەشدی شعبی و گرۆپە جوور بە جوورەکانی عێراق ناکەن داوای پاکردنەوەی لیستە وەزارەتە جیاوازەکانی عێراق ناکەن خێرە لەگەڵ هەرێمی کوردستان ئەوانە پاک و بێگرد و ڕاستگو و ڕاشکاون لەوەتی ئەو حکوومەتی عێراقی 7 میلیارد دلاری بە کورد نەدایە لە سەریەک یەک زەلام نوورزوهێر 7 میلیارد دلاری دزیوە لەگە چەند سیاست مەدارەکی لە سەر تەلەڤیزیۆنەش دەرێ بەڵێ 7 میلیارد دلارم بردووە وا لە بەغدا دەسوڵێتەوە هاتوو چوودێکە جەنابی وەزیری دارایی ئەگەر لە نەزەها و لە خاوێنی و لە پوختی کارەکانی خۆی دەگەڕێ دەکرێت پێمان ئەو 7 میلیارد دلاری نوورزوهێری چێ بردیتی و چێ خواردیتی کە هەندێک لاندێن پاڵپشتیشیان دەکەن دێن پاڵپشتیشی دەکەی و لە دادگای عێراقی کە جەنابی ئیحتیمام بدەێت دادگای عێراقی دادگایکی نەزیە بەڵام دادگای ئیتحادی چمەرجەکی لە سەهرێمی کوردستانە جێبەجێ دەکرێت بەڵام یەک کەس کە ناوی نوورزوهێرە 7 میلیارد دلاری دزیوە بە حکومەت دەرێت تۆ دزیوتە دوا لە بازاری بەغدا دەسوڕێتەوە پرسیارمان زۆرە ئەگەر هەبە لە خاوتمان بکرد بە تۆ بڵێ ئەو جوابی هەبوایە دەڵێ سیاست مەدارەکانی ئەوە شرێکن لەگەری ئەمی چم پێ ناکرێت لەبەرەوەی ئێمە زانیمان لە کۆبوونەوەکان
ئەو خاتونە هیچ قسەی نەبوو. ئەمە عقوبەی هەندێک دەدرێنەوە سزای هەندێک هەرێمی کوردستان ڕێگریمان کردێ بە قاچاق بردننی نەفتی چەند بەرپرسێکی گەورەی بەغدا لە ڕێگای زاخۆ. ئێستا ڕێگان لۆ بکەینەوە بە هەموو شێوەک لە شێوەکە قاچاقەکانیان بەڕێ بکەن هەم قاچاغی نەفت هەم قاچاقی دیکەکە مادەی هۆشبەرەکانە ئەمە وای دەدەنێ بەڵێ لەگەر هەندێک شتی دیکە سزایانەمان لەسەر هەردەستی ئەو هەوڵانێک کە لەگەمە دەدەێ ئەو هەموو ئەزیەتی ملەتی کورد دەدەێت لە بەرەوەی ڕێگریمان لە ناپاچیوان کردیە ناهێنی ناپاچی بکەن و نان هیچ شتێک بە قاچاق لە وڵاتی مەتێپۆڕی بە تایبەتی ڕێگرین لە دروستکردنی هیلالی شیعی ئەو لە ڕووسیاسیەوەیە تا ماونەوانە تا پێیان بکرێت سزامان دەدەن. باشە دکتۆر بەرامبەر ئەم مێنتاڵەتیە ئەم بیرکردنەوە ئەم دژاتیانە کوردستان کو دەتوانێت تەسەڕف بکە بە تایبەتی لە ڕۆی دارای ئابوووریەوە کە موچەخۆرانی هەرێمی کوردستان ماگانە دەستیان لەسەر دڵیانە چاوەڕێی هەواڵی بەپەلەن بووچەهات نەهات. من پێم وایە یەک ڕێزیەی ئەو ئێستا شەقی کەتە یەک ئەو شەقی پڕ بکرێتەوە من پێم وایە هێزمان لێ یەکگرتنە دووش تەسقیبکردنی خەڵکەکە وەک سەرۆک حکوومەت گوتی موچەی بێکەرامەت جزەیەکی ناگری دەبێت تێبگەین دوژمنمان زۆرە دۆستمان نییە تاکە دۆستمان مابیرە لە جیهان بە تایبەتی ئێستا چیاکانمانە زەوی خۆمانە ئاوی خۆمانە بەڵام ئەگە دەی سەیری دەرا پشت دەکەی بەداخەوە دۆستمان زۆر کەمە ئەوی دۆستیژبی لە بەرژەوەندی یەک دۆستمانە لە خۆشەویستی ئێمە کو دەتوانین ئەو بەرژەوەندیانەی لەبوو ئەو خەڵکی کە لەبوو بەرژەوەندی لەگەڵمانن زیاد بکەین تا دۆستمان زیاد بێ قەینا دۆستی بەرژەوەندی بە پرۆفشنەلکردنی دام دەستگاکانی حکوومەت خەڵکەکدانێن لە ئیشەکەم زانی ینی من لێرە دەتانم سەرۆکی حکوومەت بێم ئیش لۆ پیا مەبینەوە پیا لۆ ئیش ببینەوە ئیشەکانمان جوانتر دەبێت. گەلەک سپاس دکتۆر محەممەد علی شرۆڤەکاری ئابووری و شارەزای دارایی تەهرابی بخێراتی.